کۆمەڵگەی پزیشکی بەخشین لە کەرکووک هاوکاری کەمپینێکی تایبەت بە نەخۆشی شێرپەنجە دەکات. هاوکاریەکەی بەخشین بریتی بوو لە پێداویستی تەندروستی و دەرمانی پێویست بۆ نەخۆشانی شێرپەنجە. لە کاتی ڕاگەیاندنی کەمپینەکە ڕادەستی سەرپەرشتیارانی کەمپینەکە کرا. ئێمە ئەمڕۆ لە سنتەری تایبەت بە تشبوانی شێرپەنجە و ملولەکانی خوێنین وەکو کۆمەڵگەی پزیشکی بەخشین بەشداریمان کردووە لە هەڵمەتی دابینکردنی دەرمان و پێداویستی تایبەت بە نەخۆشانی شێرپەنجە. کۆمەڵگەی پزیشکی بەخشین لە پێناو چارەسەرکردنی ئازیزانمان لە تشبوانی شێرپەنجە و باشترکردنی کەتی تەندروستی شارەکەمان برارماندا بە دابینکردنی ژمارەیەکی بەرچاو لە دەرمان و پێداویستی پزیشکی بۆ تشبوانی شێرپەنجە. ئەم پێداویستی پزیشکانە لەلایەن بەڕێزان لە سنتەری تایبەتی بە شێرپەنجە ڕێزیان داوایان کردووە، ئێمە بۆیانمان دابین کردووە. ئێمە لە بەرزان نەزانن کاتیا لە کۆمەڵگەی پزیشکی بەخشین لە دووەم ساڵی کارکردنمانداین سەرنجی ئێمە لەسەر پێشخستنی کارەکانمانە لە ڕووی جۆرێتی و چەندایەتیەوە. سنتەری تایبەت بە شێرپەنجە لە کەرکووک لەلایەن خێرخوازانەوە بنیاد نراوە و وەزارەتی تەندروستی عێراق بەڕێوەی دەبات. پارێزگاری کەرکووک دەڵێت هەموو کەرکووکیەکان پێویستە هاوکاری سنتەرەکە بکەن بە مەبەستی کاراسانی بۆ توشبوانی نەخۆشی شێرپەنجە. جێ خۆیەتی کە ئەمڕۆکە لێرە کۆبوونێتەوە و ئەوەی لەوکو حکومەت لەسەرمانە ئەنجامی بدەین. ئێمە بڕیارماندا بە بڕی 500 ملیۆن دینار واتە نزیکەی 9 ملیار دەرمانیان بۆ دابین بکەین بۆیان بکڕین تایبەت بە نەخۆشیەکانی شێرپەنجە. و لەگەڵ ئەوەشا داوا لە کۆمەڵانی خەڵکی کەرکووکەم هەر کەسێک ئەوێت یارمەتیەک خێرێک سەدەقەیە بکات بێتە ئەم نەخۆشخانەیە. ئێستاکە لێرە بۆ ماوەی 3 ڕۆژ ئەو کۆمەکە کۆکرێتەوە و هەروەها وەکو حکوومەت ئێمە کاری جدیمان کردو بۆەوەی نەخۆشخانەی ئەورامەکە کەوا نزیکەی 100 قەروێڵەیە 100 قەروێڵی ئەوەش تەواو بکەین. ئێستا مەرحەلەی یەکەمی تەقریبەن بە نسبەتێکی باش تەواو بووە، مەرحەلەی دووەمی تەجهیز و پێداویستەکان ناوێتی. ساڵانە ئامارەکانی توشبوان بە نەخۆشی شێرپەنجە لە شاری کەرکووک زیاتر دەبن بەراورد بە ساڵی 2023 لە ساڵی ڕابردوو لە 120 توشبوانی نەخۆشیەکە زیاتر بوون. ساڵانە زیاتر لە 3000 توش بوو سەردانی سنتەرەکە دەکەن بە مەبەستی وەرگرتنی چارەسەر. چیانوری کەناڵی پەیام، کەرکووک.